پنج آلیین سیاسیین هرێما کوردستانê ta niha şeş kombûn encam dayne. Lê belê negehiştine tu li hev hatinekê. û endam Perlemanekê Partî Demokratîk Kurdistanê jî dibêje ta niha pênc alî negehiştine der encamekê dilxweşker û eger negeh li hev hatinekê divê helbijardinên berwext bihê nekirin û Perleman nikare evê pirsiyek la bike. گرنگ ئەوەیە حاجزێت نفسی و هەردوو هەمە طرف حاضرن بۆ هێندێک و گفتوگۆ دەست پێ بکرێ و گەلێک داد نیشن ئارایەت خۆ تەبادل کەم شکلێکی سەریحە هەتا vê حدێ باشە ئەمە ببین گەشتە نتیجەکی نهایی نەخێر نەگەشت هەتا vêgavê negeştîne هیچ نەتیجەکێ دڵخۆشکەرک و ببیتە جێ ڕەزامەندی هەملەخ ئەگەر هاتو نەگەشتینە نەتیجێ ئەو هەلبژارنە پێشوەخت بژاردێ ئەوەل و ئەخیرێ هەمە لایەکی دێبی ئەس بێژم ئەنی هەلبژارنە پێشوەخت دێتە کردن û endam Perlemaneka fraksiyona Guran xuya dike ta niha şeş cara rûniştinên pênc alî hatine encam dan. Lê belê negehiştine tu encamên serekî û divê li dawiyê bizivirne Perlemanî û tenê çareser Perleman e. خۆی لە ئەسڵا ئەم پرسە لە اختصاصی پەرلەمانە و هەر دەبێ پەرلەمان یەکلای کاتەوە حتا ئەگەر سازانیش لە دەرەوە بکرێت دواتر سازانەکە دەبێ لە پەرلەمانە بە یاسا بکرێ بۆیە ئەگەر نەگەینە نەتیجە هەر چارەسەر ئەوەیە جارێکی تر پرسەکە بێتەوە ناو پەرلەمانەوەیە پێمان وایە هەڵبژارنی پێشوەخت ئەوە ئەخیر خیارەکە پەنای بۆ ببرێ ئێمە پێمان وایە کە کێشەکە سەرۆکایەتی هەرێمە کێشەکە نە حکوومەتەوە نە پەرلەمانی کوردستانە û çavderekî siyasî jî dibêje şaşî bû dema biryar ji Perlemanî bû biyabanê hatiye derê û diviya serokatiya herêmê bi bêlayanî ev firsa çareser kirba. ڕێککەوتن لە ناو موەسسەسەکی قانونی وەک پەرلمان بێتە دەرێ بێتە بیابانێک لە ئەحزاب هەم کەس دەیزانی ئەوە بڕیارێکی دروست نییە و سەرنجامێکی نابی. خاڵی لاوازی ئەو کێشەی ئەو جارە ئەوەی هەموو کوردستان دابش حتا خودی سەرۆکی هەرێمیش موەسسەسەکی حکومی قانونی وەتەنی نەماوە بێلایەن کە ئەوە نقستانیەکی گەورەیە دەبوابی سەرۆکی هەرێم بە بێلایەنی بما بواە هەتا ئێستا. Pênc aliyên siyasiyên herêma Kurdistanê ta niha şeş cara kombûne. Lê belêweka parlamentar xuya dikin tu encamên baş û dilxweşker nebûne û erê gelo layenekê derekî dêvê pirsê çareser ket yan jî car din dê zivir neve Perlemanî û li wêrê dê yeklayî kin. Eyas Abdullah, NRT, Hewlêr.